بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بريزان ئازیزان، ئێمە بەڕاستی لە ڕۆژگارێکی زۆر گەورەین کەوا خوای گەورە ئەو هەدیە گەورە و ئەو دیاریە گەورەی پێبەخشوین کە ئەویش مانگی ڕەمەزانە. بەڕێزان، لە سەرەتا پیرۆزباییەشی گەرمتان لێ دەکەین، هەروەکو چۆن پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم پیرۆزبایی لە سەحابەی کردووە و لەو خەڵکانی کە لەگەلی بوونەوە و ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەیان لەسەر بی. پێغەمبەر دەربارەی ڕەمەزان چمان پێ دەڵێت؟ دەبی ئێمە چۆن بین کاتی کە ڕەمەزان دادێت؟ یەکەم جا دەبی زۆر دڵخۆش بین. بەڕێزان، دڵخۆش بین و هەروە پیرۆزباییش لە یەکتر بکەین کە ئەوە منهەجی پێغەمبەریە محەممەد صلی الله عليه وسلم، وەکو لە صحیحی سونەن هاتووە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم چەند پێ دڵخۆش بووە و هەوڵی داوە مسلمانانیش دڵخۆش بکات و پیرۆزباییشی لێکردوونە. کەواتە دروستە ئێمە پیرۆزباییش لێکتر بکەین دەربارەی بەهاتنی ڕەمەزان، کەما لە بیدایەتی ڕەمەزانی تقریبا ئەو ڕۆسێم ڕۆژی ڕەمەزانە. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم: ئەتاکم شەهر ڕەمەضان فهو شهر مبارك. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ئەی سەحابەکان، ئەوە مانگی ڕەمەزانتان بۆ هات، مانگەشی مبارەکە، وەکو بڵێ کەنەمە دەڵێت مبارەکتان بی ئەو مانگەیە. دەفەرمێت: تفتح فيه أبواب السماء. ئەو مانگەیە دەرگەکانی ئاسمان دەکرێتەوە، یعنی بۆ تاعەت و عیبادەت و دوعا دەرگەی ئاسمان واڵا کرایتەوە، بۆیە زیاتر کات استیغلال بکەین بۆ ئەوەی ذکر و دوعا و عیباداتی تێدا بکەین، بۆ چونکە دەرگەکانی ئاسمان کرایتەوە. وهروە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: تغلق فيه أبواب النار. دەرگەکانی جەهەنەم قەپات دەکرێت. وتغل فيه مردة الشياطين. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت لەو مانگە مبارەکەیەی مەڕەدەی شەیاطین، کەواتە جنە گەورەکان و بەرپرسە شەیطانەکانی گەورە، ئەوانە هەمووی کۆت و زنجیر دەکرێن. شەیطانە گەورەکان مەڕەدەت الشەیاطین کۆت و زنجیر دەکرێن. وهروە پێغەمبەر موژدەمان پێدەدات هەلە پیرۆزبایی مانگەکەی دەفەرمێت: ئەو ڕەمەزانە فيه ليلة خير من 1000 شهر. ئەو مانگەیە شەوەکی تێدایە خێری زیاترە لە 1000 مانگ. ئەو شەر موژدەی پێغەمبەری صلی الله عليه وسلم لە کۆتاییدا پێغەمبەر دەفەرمێ: فمن حرم خيرها فقد حرم. هەر یەکەشیش لەو هەموو پاداشتە گەورانەی محروم ببی، بەڕاستی ئەو ئینسانێکی محرومە. ئەوە شێوازی استقبالی ڕەمەزانە. بەڕێزان، پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمان دەکات دڵخۆش بین، پیرۆزبایی لە یەکتر بکەین، ئەنی بەدڵێکی خۆش و استقبالی ڕەمەزان بکەین، نەک بترسین. خەڵکانەکەی لەوانە زۆر دەترسێت، دەڵێ وڵاوانە تێو نوو دەبین، برسی دەبین، بێتاقەت دەبین. نەخێر، دەبی بزانین ئەو هەموو خەڵاتە گەورەی تێدایە. بەڕێزان، دەرگاکانی ئاسمان دەکرێتەوە، دەرگەکانی بەهەش دەکرێتەوە، دەرگەکانی دۆزەخ و جەهەنەم قەپات دەکرێت. شەوەکی تێدایە لە 1000 مانگ خێری زیاترە. ئەو هەموو خەڵاتەی تێدایە چۆن دڵخۆش نەبین؟ چۆن دڵمان خۆش نەبیت و دڵمان بەو خەلاتانەی کە خوای گەورە بۆی داناوین خۆش نەبیت؟ بەڕێزان، بۆیە ئەبەو شێوازەی ئێمە دەبی استقبالی ڕەمەزان بکەین، پێشوازی لە مانگی ڕەمەزان بکەین. ئەو منهەجی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم. یەکەم شت پیرۆزبایی. ئێمە دەبی پیرۆزبایی لە یەکتر بکەین. ئێمە برای خۆی مسلمان بینەوی مبارەک بی ئەو مانگە پیرۆزەیە، ئەو مانگە پڕ خێر و بەرەکەتەیە، و هەروەها دڵمان زۆر فەرەح و خۆش و دڵخۆش بین بە هاتنی ئەو مانگەیە. و ئەوەی کە پێویستە خاڵی دووەم زۆر بۆ ئێمە بەڕێزان، کە چۆن استقبالی ئەو مانگە ڕەمەزانەی بکەین. یەکەم شت بەوەی کە استقبالی بکەین بەڕێزان، لە دوای دڵخۆشیمان، زۆر دڵ ئارامگیریمان لەو هەموو خەڵاتە گەورانەی لەو مانگەیدایە، یەکەم شت کە استقبالی تێدا بکەین بەڕێزان، ئەویش ئەوەیە تەوبەی نەسوح، بە دڵێکی پاکەوە. هەمومان تاوانمان هەیە بەڕێزان، کەس لە ئێمە گوناحی نەکردبی، لەوانە ئەوە 1 ساڵەکە بەسەرمان داهاتووە، وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت چی؟ رمضان إلى رمضان مكفرات لما بينها. بۆیە کە ڕەمەزان بۆ ڕەمەزان دەبیتە چی؟ دەبیتە کەفاڕەتی گوناحەکان. باشترین شت ئەوەیە ئێمە تەوبەی نەسوح بکەین، وەکو خوای گەورە دەفەرمێت:
يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحة أي أوان إيمان داران توبة نصوح بكن لهمو جناح كان خوتان توبة الراستقينا كواتا براسي زور بيويستا إما توبة الراستقينا ممكن بوتي توبة چونکە کە تۆبەی دەکەین بەڕێزان ئەو کاتەی خوای گەورە تەوفیق ماندەدا لە طاعەت لە عیبادەت لەو شتانەی کە دەیکەن لەو مانگە ڕەمەزانی بەڵام بە تاوانەوە بچین ناو مانگی ڕەمەزان لەوانە تووشی غەفڵەت دێین استیغلالی کاتەکان نەکەین بۆیە یەکە لەو شتانی کە زۆر و گرنگ ئێمە استیقبالی ڕەمەزانی پێ بکەین ئەویش تەوبەیشی ڕاستەقینەیە گەڕانەوە بۆ لای خوای گەورە بۆ ئەوەی فعلا نیەتی پاکیمان لەگەڵ خوای گەورە هەبیت کەوا واز دەینین هەموو تاوانەکانی پێشتر فعلا ئەو کاتەی ئەو ڕەمەزانە دەبتە کەفارەت بۆ هەموو تاوان و گوناحەکانی کە کردومانە پێشتر و خوای گەورە تەوفیقمان دەدا لەسەر هەرچی شەو نوێژیە لە قورئان خوێندنە لە طاعەت و عیبادەتەکانی ترە لە دوعاکردنە ئێتر لەبەر ئەوەی تۆبەمان کردووە ئەو کاتەی خوای گەورە تەوفیقمان دەدات لەسەر ئەو عیبادەتانە ئەوە یەکە لەو خەڵانەی کە گرنگە بەڕێزان لەو مانگەی و پێشوازیکردنی ئەو مانگە بە تەوبەی نەسوح یەکە لەو بابەتەکانی تریش بەڕێزان استقبالی ڕەمەزانی تێدا بکەین ئەویش ئەوەیە یەک لە کردەوە چاکەکانی کە زۆر گرنگە بەڕێزان قەزیەی قورئان خوێندن هەر وەکو خوای گەورە کە دایناوە لە قورئانی ینی لە قورئاندا کە باسی ڕەمەزان دەکات دەفەرمێ شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان هەر مانجی ڕەمەزان لەو مانگەی کە قورئانی تێدا هاتووتە خوارێ کەواتە تایبەتمەندی ڕەمەزان قورئانی تێدا هاتووتە خوارێ هەتا پێمان بکرێت لەگەڵ قورئاندا بین هەتا پێمان بکرێت لەگەڵ ئەو قورئانە بین و قورئانی بخوینەوە بەڵام چ قورئان خوێندنەوە بەڕێزان نەگوەکو ئەو ڕۆکە لە ناو خەڵکیدا هەیە بەستی باقە ئەوە دەلێ من سێ ختم کردووە ئەوێ دەرێت پێنجم کردووە ئەو دەلێ دەم کردووە نەخێر ئەوەندە بەسەر سەریعدا دەچیت نازانی ئەو قورئانە چی تێدایە چ واتا و معنای تێدایە چ ئەوامرەکانی خوای گەورە چییە فەرمایشتەکانی ڕەب العالەمین چییە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە نەخێر قورئانت بخوێنەوە تەدەبوری تێدابی تێی بفکرین لە معنایەکانی بۆ ئەوەی پابەند بین بۆ قورئانەی بەو شێوازە وەکو چۆن جبریل دەهات قورئانی بەسەر پێغەمبەریدا دەخوێندەوە هەموو ڕەمەزانەکان لەو ساڵی کە وەفاتی کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم جبریل دوو جار قورئانی هەموو جاری هەمووی بەسەریدا خوێندەوە دوو جار کەواتە یەک لەوانەی کە شێوازی استقبالی ڕەمەزانمان و گرنگی ئیش و کارەکانی تێدا بکەین استقبالی بکەین بەچی زۆر خوێندنەوەی قورئانەشی بە ڕێک و پێچی و بە تەدەبڕ و بە تەفەکر و لە تێگەیشتنی معنایەکان ئەو وەسائل زۆرن بەڕێزان ماشاءالله تەفاسیری قورئان بە کوردی بە عەرەبی بە خوێندنەوە بیت یاخۆت بە سەوتی بیت بە دەنگەکانی بدەیت هەموو وەسائلێک ئەو ڕۆکە هەیە حتى ئەوێ نەخوێندەواریش بی بەڕاستی عوزری نییە بەڕێزان ئەوەی خوێندەواریش بی هیچ عوزری نییە نەخوێندەوار و خوێندەوارە هەمویان وەسائل زۆر متوفرن بەو جۆرە قورئان خوێندە و تەدەبڕ و معنایەکانی لێک بدەیەوە ئەوە یەکە لەو شێوازانی کە زۆر گرنگە لەو مانجی ڕەمەزان بەڕێزان یەک لە کردەوەکانی کە زۆر گرنگە مانجی ڕەمەزانی استقبالی پێ بکەین ئەویش خێر و سەدەقاتە بەڕێزان بەڕاستی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو يعني كباسي دكان الصحابة كان باسي في غنبري دكان صلى الله عليه وسلم ذلك كان رسول الله صلى الله عليه وسلم أجود ما يكون في رمضان وكان أجود من الريح المرسلة في غنبر ما صلى الله عليه وسلم زور سخي تربو لهمو كاتك دا لا كاتكاني تري غير رمضان أو كان ناو رمضان دابو لهمو كاتك سخي تربوها كواتا سخاوت بخشين فقير هجار منزورة والله خلق هي هيتي نية بۆیە زۆر پێویستە لەو مانگایی بەڕاستی خێر و سەدەقە دەستی هەژار و فەقیر و هەتیوەکان بگرین ئەوە یەکە لە هەرە کوردەوە چاکەکانی ئەو مانگی ڕەمەزانەی استفتاحی پێ بکەین و پێشوازی پێ بکەین و کردەوەی چاکەی تێدا بکەین زیندیکردنەوەی شەوەکانی بەڕێزان مانجی ڕەمەزان شەوەکانی زۆر گەورەن قیام اللەیلی تێدا بکەین بە نوێژ ئەو نوێژانەش قورئانی تێدا بخوێندرێت خاصن ئەوەی قورئانیان زۆر لەبەرە حتا لەسەر موسحەفیش بخوێنی ئاساییە ئەوە بەڕاستی شێوەکانی زیندی بکرێتەوە بە شەونێژی و بە تاعەت و عیبادەت ئەوە خێرێکی یەکجار گەورەیە و یەکە لە کردەوەکانی کە زۆر مهمە ئەمە استقبالی ڕەمەزانی تێدا بکەین و ئەو کردەوانەی تێدا ئەنجام بدەین یەکە بەڕێزان لەو بابەتەکانی تر کە زۆر گرنگ لە مانجی ڕەمەزان دڵێکی صاف دڵەکانمان پاکەینەوە لەگەڵ جیران و دەور و پشت لەگەڵ خزم و کەس ئەگەر عەداوەتەکت هەبوو ئەگەر کێشەیەکت هەیە
ئەگەر وەکو خلافەکە تەیە لەگەڵ خزمەشی خۆت لەگەڵ براتە لەگەڵ مامتە لەگەڵ خاڵتە هەوڵدە دلەکانمان ساغ بکەینەوە لێیان خۆش بێ والعافین عن الناس وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم أو ما كبراسي دبي مانجي آش نابونويا دل صابونويا جارة شدي بخو من دا بسمي والله لوانا يك لهر خير قورا كان أو بي بسي نيواني خوتو مسلمانة يان دو مسلمان نيواني يعني تابك يوا يان سيلي رحم بكي هاتو تو خزمو كسا كانت سرداني بكي وبسريان بكي يوا براسي أوانا قرين ترين كردوان بتوانين پێشوازی ڕەمەزانی تێدا بکەین و ڕەمەزانەکانمان بەو کردە گەورانە پڕی بکەین بەڕاستی ئەو کاتەی ڕەمەزانەکەم زۆر ئەجر و پاداشی گەورەی تێدا تۆمار دەکەین بۆیە پێم خۆش بەڕاستی ئەو چەند دقەیە ئەو چەند لەحزەیە لە خزمەتتان دابین بۆ ئەوەی چۆن ئێمە استقبالی ڕەمەزان بکەن و پێشوازی بگەین و پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم چۆن پێشوازی ڕەمەزانی کردووە و چۆن پیرۆزبایی لە مسلمانەکانی کردووە و دڵی پێخۆش بووە و ئارام بووە و مسلمانانیشی دلی ئارام کردووە و پیرۆزبایی لێ کردوونە داواکارین لە خوای گەورە لە رب العالمین ئەو مانگەمان پڕی خێر و خۆشی بکات خوای گەورە بیکاتە پڕی بەرەکەت خوای گەورە لە تاوانەکانمان خۆش بی خوای گەورە شفای عاجل بۆ نەخۆشەکان بنێری و خوای گەورە سەرکەوتن بدا بۆ دینەکەی خۆی بۆ ئیسلامە پیرۆزەیەی لە هەموو جیهاندا وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.